یادەوەریەکان. ئەگەر پرسەکە نیشتیمان بێت، زانست لاوەکیە. نووسینی ئیسماعیل بێشکچی. وەرگێڕانی لە تورکیەوە محەممەد عیزەدین. چاپی دووەمی ئەم بەرهەمە لەلایەن دەزگای فامەوە ئەنجام دراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەزگای میدیایی هاوڵاتی. بەشی دووەم. توێژینەوە بەراییەکان و واقورمانەکانی سەرەتا. عەشیرەتی گۆچەبە ئالیکان. لە مانگی چواری ساڵی 1963 وەک لەسەرەوە باسم کرد، لەو ناوچەیەی لێی بووین بەردەوام بووم لەسەر جێبەجێکردنی ماوەی سەربازیم. ڕێگای نێوان بەدلیس و تاتوان بەناو فەوجەکەی ئێمەوە تێپەڕدەبوو. ڕۆژێک لەگەڵ سۆری سبەینێ بینیم دەستەیەک ڕەوەندی زۆر قەرەباڵغ بەرەو تاتوان ڕێدەکەن. ئەوان ئافرەت و پیا و گەنج و پیر و ماڵ و منداڵیشیان لەگەڵدا بوو. ژمارەیان ئێجگار زێدە بوو. جگە لەمە مێگەلێک مەڕ و ماڵاتیشیان بە پێش خۆیان خستە بوو. بار و بارگەشیان لە هێستر و بارجینان بارکرد بوو. لەسەر یاتاخ و ماڵە بارکراوەکانی سەرهێسترەکانیش زارۆکی بچووک و کار و بەرخی تازەزا و دەبیندرا. چەند اختیارێکی ناوڕەوەندەکەش بە گۆپاڵەکانی دەستیانەوە حەچەیان لەو گوێدرێژانە دەکرد کە سواری سەرپشتیان ببوون. ساتی ڕەوەندەکان بەناو فەوجەکەمان تێپەڕدەبوون، بینیم بە ئاگاداری فەرماندەکانیان چەند سەربازێکمان دووسێ مەڕیان لە مێگەلەکەدا بڕی و بۆ سەربڕین دزیان. شوانەکان ئاگایان لە کارەکە بوو، وەلێ هیچ دەنگیان نەکرد و خۆیان لێگیرکردن. بیرۆکەی بنکۆڵیکردنی ژیانی ئەو ڕەوەند و کۆچەریانە بە ڕێگای توێژینەوەی زانستی لەوێ ڕۆژێەوە کەوتە کەلەم. تێزی بەدەستهێنانی بڕوانامەی دکتۆراکەشم ئیدی لە ڕووداوەکەی وێ ڕۆژێەوە سەرچاوی گرت. دوای ئەوەی لە ساڵی 1964 ماوەی خزمەتی سەربازیم تەواو کرد لە قەزای هۆزاتی سەر بە شاری دێرسیم، کاتێک فەرمانبەر بووم وەک جێگیری بەڕێوەبەر تاقیکردنەوەی کۆلێژی ئادابی زانکۆی ئاتاتورکم لە ئەرزەڕۆم بە سەرکەوتووی تێپەڕاند و لە بەشی کۆمەڵناسی وەک مامۆستای یاریدەدەر دامەزرام. دوای ئەوەی دەستم بە دەوامی فەرمی زانکۆ کرد بۆ نووسینی تێزی دکتۆراکەم بۆ کۆکردنەوەی زانیاری، قۆڵ و باسکم بۆ سازکردنی لێکۆڵینەوەی مەیدانی هەڵکرد. بۆ ئەوەش نزیکەی 2 ساڵ چاودێری ژیانی ڕەوەندەکانم کرد و بەشدار بووم لە کۆچکردنەکانیان لە شوێنێکەوە بۆ دەرێکی دیکە. لە ئەنجامدا لەژێر ناونیشانی ڕێکخستنە کۆمەڵایەتیەکانی عەشیرەتێکی ڕەوەند لە زستانی پێدەشتەکانی سیلڤان و هاوینی زۆزانەکانی نەمرود. توێژینەوەکەم پێشکەشی سەرۆکایەتی زانکۆکەم کرد. لێکۆڵینەوەکە بە سەرکەوتووی لە ساڵی 1969 لە 2 توێی پەرتووکەکەدا بە ناونیشانی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵات و کێشە بنچینیەکانی عەشیرەتی ئالیکانی ڕەوەندی لەلایەن دەزگای بڵاوکردنەوەی دۆغان چاپ و بڵاوکرایەوە. شوێنی مەیدانی لێکۆڵینەوەکەش لە هاوینی 1968 هەریەکە لە ناوچەکانی کیلیس و نسێبین و جزیرێ و شەمزینان و ئەلباک و بازید و دووخڕ بوو. وەک لە پەرتووکەکەش بە وردی باز دەکرێت، لێکۆڵینەوەکە زۆر بە ئاریشە گەیشتە ئەنجام. هۆکارە بنچینیەکانیشی بۆ ئەو کاردانەوە دەگەڕێتەوە کە لە 2 سەردەمدا لە هەمبەر ئایدۆلۆژیای فەرمی ڕوویاندا. لە سەردەمی ئەنجامدانی توێژینەوەکە لەسەر عەشیرەتی ئالیکان کە لە ناوەڕاستی ساڵی 1960 بوو، دەورانێک دەگوزەرا کە هیچ بۆچوونێک گەرای نەکرد بوو لە هەمبەر ڕەخنەگرتن لە ئایدۆلۆژیای فەرمی. یانیش ڕاستتر بڵێین، لەوێ دەمێدا وەستانەوە بەرامبەر بۆچوونی فەرمی بوونی نەبوو. چەکەرەکردنی هزری دژ بە هێڵی فەرمی لە نێوان ساڵانی 1967 تا 1968 دەستی پێکرد. لە ڕووی هزر و بۆچوونەوە ناوەڕۆکی ئەو پەرتووک و نووسینانەی بەر لە ساڵی 1970 دەردەچوون بەراورد بە بڵاوکراوەکانی دوای 1975 گۆڕانێکی گرنگ دەبیندرا. هۆکاری بنچینەیی ئەوەش بۆ ئەو بەرگریکردن و سکاڵانامانە دەگەڕێتەوە لە دۆسیەی دادگاییکردنەکانی ساڵی 1971 لە دادگای دۆخی لە ناکاوی سەربازی دیار بەکر. ڕەخنەگرتن لە بۆچوونی فەرمی لەوێ سەردەمەوە نەشونمای کرد. پێکدادانی نێوان ڕەوەندیەکان و لادێنشینەکان، توێژەر و مرۆڤ.
لە مانگەکانی هاوینی ساڵی 1965 مژوولی کارکردن بووم لەگەڵ عەشیرەتی ئالیکانی کۆچبەر. لەوێ دەمێدا عەشیرەتی ئالیکان لە زۆزانەکانی سوتە بوون لە باکووری ناوچەکانی خێلات ئادیل جەفیز. کوێستانی سوتە کەوتبووە سێگۆشەی ناوچەکانی خێلات، ئەلجەواز، مەلەزگرت نزیک لە دەریاچەی وان. گوندەواریەکانی ناوچەی ئەلجەواز زۆر بە گلەیی و گازندە بوون لە عەشیرەتی ئالیکانی ڕەوەندنشین. مێگەلی ڕەوەندەکان دێنە ناو بێستان و شینایی و ڕەز و باخەکانمان. بەرووبوومەکانمان دەخۆن و ئەوانی دیکەش دەقلیشێننەوە. لادێنیشینەکان ئاوا دەردی دڵی خۆیان بەیان دەکرد. لە هەمبەر ئەم پێشهاتەش خەڵکی ناوچەکە زووزوو وەکو تۆڵەکردنەوەیەک چەند سەرمەڕێکیان دەگرت و لای خۆیان گلیان دەدانەوە. لە مانگی هەفتی ساڵی 1965 هەمدیسان بوویەرێکی وەها ڕوویدا. کاتێک بەشێک لە مێگەلی مەڕەکانی ڕەوەندیەکان ملیان نابووە ناو بێستان و شینایی گوندنشینەکانی ناوچەکە. وەلێ شوانەکە چاپوک بەر لەوەی مێگەلەکەی زەرەر و زیانێکی زۆر بە ڕەز و باخەکە بدات، مەڕەکانی لەوێ دوورخست بووە. واتە بە جۆرێک لە جۆرەکان توانی بووی دۆخەکە بخاتەوە ژێر ڕچێفی خۆی. لێ بەرامبەر بەم پێشهاتە گوندنشینەکان وەک قەرەبووی زیانەکانیان دەستیان بەسەر چل سەرمەڕدا گرتبوو لەگەڵ خۆیان بردبوویانن. ئەمەش ببووە هۆی ئەوەی پرسکرێکێک لە نێوان ڕەوەندیەکان و گوندەواریەکانی ناوچەی ئەلجەواز بخوڵقێنێ. کاتێک شوانەکە ئەو هەواڵەی گەیاندە چادرەکانیان لە ناو ڕەوەندیەکان جوڵانەوە و مقۆمقۆچێ بوو. لە هێکرا گەورە و بچووک و ژن و پیا و دەستیاندا دار و قازمە و ڕاستەپێ بەرەو شوێنی ڕووداوەکە کەوتنە ڕێ. لە ڕێگا بە ڕاکەڕاک هەرزوو خۆیان گەیاندە شوێنی مەبەست. لەگەڵ دوو مامۆستای ناوچەکە لە پاڵ چەند ڕیشسپێکی عەشیرەتەکە ئێمەش چووینە ئەوێ. کاتێک گەیشتینە شوێنی ڕووداوەکە ئەندامانی عەشیرەتی ئالیکانی ڕەوەند لەگەڵ گوندنشینەکان دەمەوەریان دەکرد. لەگەڵ مامۆستاکان چووینە لای ئەوانەی دەمەقاڵەیان بوو. گوندنشینەکان باسی ئەو زیانانەیان دەگێڕایەوە کە کشت و کاڵەکانیان بەهۆی مێگەلی مەڕی ڕەوەندیەکانەوە بەسەری هاتبوو. ڕەوەندیەکانیش خەریکی ئەوە بوون تا ئەوە بەلایەنی بەرامبەر بڵێن چەند لە هەوڵ و تەقەلای ئەوەدانە تا مەڕ و ماڵاتەکانیان زیان بە باخ و بێستانی ئەوان نەگەیەنێت. لەو سەر و بەندەدا منیش لە هەوڵی گوتنی ئەوەدا بووم بڵێم دەست بە سەرداگرتنی چل سەرمەڕ بەرامبەر بە خراپکردنی کشت و کاڵی لادێنشینەکان کارێکی هەڵەیە. گوندنشینێکی حەیزەران بەدەست لێم ڕاست بۆ و گوتی تۆ بۆ خۆت لە بابەتەکە هەڵدەقورتێنی، ئەسڵەن تۆ کێی؟ جا کابرا قسەکانی هێشتا تەواو نەکرد بوو کەوتە دارکاریکردنم. دوای ئەوە عەشیرەتی ئالیکان بەرامبەر بە گوندنشینەکان زۆر زیاتر و فراوانتر دەستیان بە هێرشکردن و وەڵامدانەوەیان کرد. بووە شەڕەبەرد و دار تا گەیشتە ئاستی بەکارهێنانی چەکیش. لەوێ دەمێدا لە باخەڵی دواوەی پانتۆڵەکەم ئاوێنەیەکی خڕی بچووکم لەگەڵ خۆم دەگێڕا. دوای ئەوەی بەدار زۆرم پێکەوت ئاوێنەکە لە گیرفانمدا شکا و لە برین و ژانی کوتەکەکان زیاتر پارچە ورد و خاشبووەکانی ئاوێنەکە زیانێکی زیاتری بەجەستەم گەیاند. نزیکەی نیو دەمژمێر لەوێ کەس نەبووە برای کەس. هەر لایە و بابا بوو لەوەی بەرامبەرە خۆی دەوەشاند. وەلێ لە کۆتاییدا توانیمان ناوبژی لە نێوان ڕەوەندیەکان و گوندنشینەکان بکەین و دۆخەکە هێور بکەینەوە. ئەو دیاردەیە هەندێک جار لە نێوان کۆمەڵناسان بووبووە بابەتی ڕەخنەیان و دەیانگوت توێژەر تەنیا چاودێری ڕوودا و پێشاتەکان دەکاو ئەوە ڕاست نییە کە لێکۆڵینڤانێک خۆی بخاتە ناو ئاراستەی تەوژمی بوویەرێکەوە. لە ڕاستیشدا بەشێکی ڕەخنەکە ڕاست و حەقا، وەلێ شتێکیش هەیە کە لە مەیداندا دەگوزەرێ. چونکە لە ساتەوەختی ئەنجامدانی توێژینەوەدا هەندێک ڕوودا و پێشهات هەیە کە پێویست دەکات خاڵێک بۆ ناحەقیەکانی دابنین. بۆیە لەوەها بار و حاڵێکدا توێژەر هەندێک جار ناتوانێت تەنیا بینەری ڕووداوەکە بێ. بۆ ئەوەی بیر لەوە بکاتەوە دەبێ بۆ کارەکەی چۆن و لەکوێ پێشهاتەکە بوەستێ. ڕێگریکردنی توێژینەوە، زانکۆ، فەرماندەیی سڤیل، هاوکارانی پۆلیس. لە مانگەکانی هاوینی ساڵی 1968 لە قەزا و ناحیە و شارۆچکەکانی دەڤەری ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵات و ئانادۆڵو پلانماندانا بە مەبەستی توێژینەوە لەبارەی لێکۆڵینەوەی بەراوردکاری ژێرخانی کۆمەڵناسی ئابووری سۆسیۆئیکۆنۆمی. ئەو ڕووپەلەی بۆ ڕاپرسی ئامادەمان کرد بوو لە ناوچەکانی کیلیس و نسێبین و جزیرێ و شەمزینان و ئەلباک و بازید و دووخڕ بڵاومان کردەوە، چونکە ئەو ناوچانە نمونەی هەڵبژێردراوی بەشی مەیدانی لێکۆڵینەوەکەمان بوون.
بە لەبەرچاوگرتنی جیاوازی کەش و هەوای دەڤەرەکانی ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵات و باکووری ڕۆژهەڵات بە تایبەتیش بۆ خۆپاراستن لە تینی گەرمە، ڕاپرسیەکەمان لە کلیسەوە دەستی پێکرد و بە ڕیزبەندی یەک لە دوای یەک بەرەو ناوچەکانی دیکە هەنگاوماننا. وەلێ لە ماوەی توێژینەوەکەدا چەندان هەڕەشە و پێشگیری و کێشەمان هاتە ڕێگە کە بە خەون و خەیاڵی کەسدا نەدەهات. لێرەوە دەتوانم ئەوەتان بە پوختی بۆ باس بکەم کە لە سەرەتاوە تا کۆتایی چیمان بەسەر هات و ڕوبەڕووی چی بووینەوە. کۆلێژ وەک یەکەم لەمپەری بەردەم توێژینەوەکە. لە سەرەتای لێکۆڵینەوەکە بەر لەوەی بچینە دەرەوەی حرەمی زانینگەکەمان، کۆلێژی ئادابی زانکۆی ئاتاتورک وەک ڕێگرێک لە بەردەم کارەکەمان خۆیان قوت کردەوە، بەبێ ئەوەی هیچ هۆکارێکمان پێبێژن یان بەڵگەیەک بخەنە بەرچاومان. بە میجازێکی کەسی باسییان لەوە کرد پرۆژەکە کارێکی زانستی نییە و دژی بەرژەوەندیەکانی دەوڵەتە، بۆیە بەبێ هیچ بێنەوبەردەیەک توێژینەوەکەیان ڕەتکردینەوە. دوای تێپەڕینی ماوەیەک بەسەر پێشهاتەکە لە زانکۆ هەمان پرۆژەمان پێشکەشی هەمان لایەن کردەوە. دیسان دەستمان بە بەرگریکردن کردەوە لە لێکۆڵینەوەکەمان. خۆشبەختانە ئەو جارەیان پەسەند کرا. لە کاتێکدا پرۆژەکە بە زانیاری و ڕەزامەندی و هاوکاری کۆلێژی زانستە سیاسیەکانەوە ئامادەکرا بوو. وەلێ لە تایبەتمەندیە زانستیەکاندا بە هەستیاریەوە زۆر پێداگیری لەسەر ئەوە کرابوو ئەو پیاوە دوای کۆکردنەوەی زانیاری لەبارەی دۆخی ژێرخانی ئابووری و کۆمەڵایەتی کیلیس و نووسێبین و جزیرە و شەمزینان و ئەلباک و بازی دواتر لە دووخوڕ بە ڕووسەکانی دەفرۆشێتەوە، بۆیە ڕێگریکردن لە دەستپێکردنی ئەو توێژینەوەیە ئەرکێکی زانستیە. لە پاڵ ئەمە ئاگادارکردنەوە و هەواڵپێدان بە پۆلیس ئەرکێکی نیشتیمانی سەرشانمانە. دوای ئەو زمان لێدان و تۆمەتبارکردنە، لیژنەی زانستی کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی ئاتاتورک بەبێ دوودڵی ئەو تۆمەتانەی زیاتر بردە پێشەوە. ئەو ڕووداوانەی لە خوارەوە بۆتان باس دەکەم پەیوەندیەکی پتەوی بەو زمان لێدانەوە هەیە. ئەو پێشگیریەی بۆ ئەنجامدانی ئەو توێژینەوەیە دەکرا لە کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی ئاتاتورک لە ڕق و کێشەیەکی تایبەتی و کەسی زیاتر هیچی دیکە نەبوو. هۆکاری ئەمەش بۆ ئەو لێکۆڵینەوانە دەگەڕاوە تا ئەو ساکردبووم و بڵاوم کردبووەوە کە ببووە هۆی ئەوەی بەرپرسانی کۆلێژ و هەندێک کەسی دیکەی ناوزانکۆ پێی جارز بن. ئەوان لەبری ئەوەی بە شێوەیەکی زانستی بێن و ڕەخنە لەو توێژینەوانە بگرن کە بڵاو کرابوونەوە دەستیاندا بۆ هەوڵی وەدەرنانم لە زانکۆ کە بە هەموو شێوەیەک دژ بە مادەی 120 یاسای زانکۆی ژمارە 4936 کە لە دەستوری تورکیادا هاتووە. بەڵام ئەوان لەو بارەیەوە دۆسیەیان لە هەمبەر کردبوومەوە لە دادگا. دەیانویست بەوێ شێوەیە داخی دڵی خۆیاندا بمرکێننەوە. ئیدی بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیەکی لەبارەوە بدەن پرۆژەکەیان ڕەتکردبووە. لێ سەرباری هەڵوێستی نەرێنی ڕاگری کۆلێژی ئەدەبیات و لێژنە زانستیەکەی، بەڵام سەرۆکی زانکۆکەمان بە ئەرێنی لە پرۆژەکەی ڕوانی. بۆیە لە نامەیەکدا کە ئاراستەی پارێزگای هەرەیەکە لە شارەکانی عەنتاب و مێردین و جۆلەمێرگ و وان و ئاگرێ و قارسی کردبوو، داوای هاوکاری و ئاسانکاری کردبوو بۆمان. لە نووسراوە ئاراستەکراوەکەیدا بۆ پارێزگاری ئەو شارانەی لەسەرەوە ناومهێنان پرۆفیسۆر دکتۆر ڕەشید سۆنبەڕوو، سەرۆکی زانکۆی ئاتاتورک لە نێوان ساڵانی 1967 تا 1969 بەو شێوەیە داوای کار ئاسانی بۆ کردبووین. دکتۆر ئیسماعیل بێشکچی مامۆستای یاریدەدەر لە کۆلێژی ئەدەبیاتی زانکۆکەمان توێژینەوەیەک دەکات لە ژێرناونیشانی لێکۆڵینەوەی بەراوردکاری ژێرخانی کۆمەڵناسی ئابووری سۆسیۆ ئیکۆنۆمی لە شارۆچکەکانی نزیک سنوور. بەشی مەیدانی لێکۆڵینەوەکەی لە نێوان 13 حوتی 1968 تاوەکو 7 نۆی 1968 لە گوندەوار و شارۆچکەکانی کیلیس و نسێبین و گریکێ ئەمۆ و شەمزینان و ئەلباک و بازید و دووخوڕ دەبێ. لە پاڵ ئەو دوو قوتابیش هاوکاری ئەنجامدانی توێژینەوەکەی دەکەن. بۆیە تکاتان لێ دەکەم هەموو جۆرە هاوکاریەکی مادی و معنەوی بۆ دکتۆر ئیسماعیل بێشکچی فراهم بکەن. ئەو نووسراوەی سەرۆکی زانکۆ بۆ پارێزگارەکانی ناردبوو کۆپیەکشی لای ئێمە بوو. ئێمە ژوامان بیر کردەوە کە لە ڕێگای ئەو نووسراوەوە کاتێک دەچینە پارێزگای ئەو شارانە ئەوانیش بە پشبەستن بە نامەکە ئاسانکاریمان بۆ دەکەن و بەرەو قایمقامی شارەدەیەکان دەماننێرن و لەوێشەوە قایمقامەکان لەسەر بنەمای نووسراوەکە ئاگاداری موختاری لادەیەکان دەکەنەوە تا کار ئاسانی تەواومان بۆ بکەن.
وەلێ ئەوەی لە خوارەوە بۆتان باس دەکەم بە پێچەوانەی بیرکردنەوەکانی ئێمە بوو، هەروەها دژی ئەو پلانەش بوو کە پێشتر دامان نابوو بۆ ڕێڕەوی ئەنجامدانی کارەکە. بەرپرسانی کۆلێژی زانکۆ لە چەند بەیانێکدا ئێمەیان بە هەڵا لە بەرپرسی کارژێڕی شار و شارۆچکەکانی مەیدانی توێژینەوەکەمان گەیاند بوو. بەو هۆیەشەوە لە کاتی کارکردندا چەندان ڕووداوی نەخوازراوە و چاوەڕوان نەکرا و ڕوبەڕوومان بووە. لە خوارەوە بە چەند خاڵێک دەمەوێ باسی بکەم. 1. لە توێژینەوە مەیدانیەکەدا هەریەکە لە ئەحمەد ئاراس و جاوید گوکتورک هاوکاریان دەکردم. ئەوان دوو قوتابی بەشی کارجێڕی بوون لە زانکۆکەمان. 2. لە بەرواری 13 حوتی 1968 لە شارۆچکەی کیلیسەوە دەستمان بە ئەنجامدانی توێژینەوەکە کرد. لە عەنتاب سەرۆکی پارتی کرێکارانی تورکیای ئەو شارە کاک ڕەشیدی بەڕەگەز کورد زۆر هاوکاری کردین. ئەو ڕاپرسیەی پێشتر ئامادەمان کرد بوو لە لادیەکانی شارۆچکەی کیلیس و ناوچەکانی دەوروبەری قەرەقۆلی دەرگای سنووری ئۆنجوپنار بڵاومان کردەوە. لە عەنتاب و کیلیس هیچ کێشە و تاسەیەکمان نەهاتە پێش. پارێزگاری ئەو سای عەنتاب خەیرەدین ئەرسۆز بوو. لە کیلیسیش لە میوانخانەی قایمقامیەتی شارەدەیەکە ماینەوە. 3. لە دوای کیلیس بڕیار بوو بچینە قەزای نسێبینی سربەشاری مێردین. لە عەنتابەوە بە شەمەندنەفەر بەرەو ئاقچەکەلە چوین و لەوێشەوە بەرەو ڕۆها. هێلی شەمەندنەفەر لەوێ ناوچەیەدا بە هاوتەریبی سنووری نێوان سووریا و تورکیا درێژ دەبێتەوە. دوای ئەوەی پشوویەکی کورتمان لە ڕۆهادا دوای تێپەڕینی وێرانشار گەیشتی نەمێردین. 4. لەوێ لەگەڵ نیهاد ئۆغۆزبۆری پارێزگاری مێردین هەفتومان بینی. لە دانیشتنەکەدا پارێزگار ئەمانەی بە ئێمە گوت: دانیشتوانی ناوچەکە بە کوردی قسە دەکەن. هەروەها ناوچەکە لە ڕووی جوگرافیەوە لە بارزانی نزیکە، بۆیە دەڤەرێکی گەلێک هەستیارە و توێژینەوەی کۆمەڵایەتی لێرە زۆر مەترسیدارە. بەو ئاخافتنەی کردی پارێزگار ویستی ئەوەی پیشانداین دەتوانێت ڕێبە جوڵانەوە و کارەکانمان بگرێ، وەک ئەوەی چوو بێتە ناو تاقیکردنەوە یەک بە یەک لەو پرسیارانە ورد بۆەوە کە لەسەر ڕاپرسیەکەمان نووسی بوومان. لە دوای ئێمەشەوە لە ڕێگای تەلەفۆنەوە فەرمانی بە قایمقامەکان کرد تا لە ناحیە و لادیەکان چاویان لەسەر ئێمە بێ و لەژێر ڕچێفی ئەوان دەرنەچین. وەلێ دواتر بەڕوون و ئاشکرایی بۆمان دەرکەوت پارێزگار تەقەلای ئەوەی داوە ڕێگری لە بەردەم ئەنجامدانی توێژینەوەکەمان بکات. ئەمەش کاتێک دەرکەوت کە لە گوندی بوجاکی سەر بە نسێبین بووین. لە بەڕێوەبەرایەتی موختاری لادێکە لەگەڵ گوندنشینێک قسەمان دەکرد، جگە لەو لادێنشینانەی لەگەڵیان دەدواین چەند کەسێکی دیکەی خەڵکی ناوچەکەشی لێبوو. لەبەر ئەوەی ئەو کەسەی لەگەڵی دەدواین تورکی دەزانی بۆیە بە تورکی گفتوگۆکەمان کرد. لەوێ سەروبەندێدا موختاری بۆجاک بە کوردی ئەو چەند ڕستەیەی گوت: زۆر ڕوو بەمانە مەدەن چونکە سیخوڕم، بۆ ئەوەش فەرمانمان لە پارێزگار و قایمقام بۆ هاتووە. من ئەوانم لە ناو شاریش بینی، هەر لەوێش پشتگوێم خستن، ئێوەش زۆر بەدەمیانەوە مەچن. کاتێک لە پاڵ ئێمە کابرا ئەو قسانەی بۆ گوندنشینەکان کرد، نەیدەزانی ئێمە کوردی دەزانین. هەروەها ئەوانەی قسەمان لەگەڵ دەکردن لەگەڵ خۆی بردنیە دەرەوە. وەلێ ئێمە دەستەوەستان نەماینەوە و دەستمان بە دواندنی ئەو چەند گوندنشینە کرد کە لەوێ مابوونەوە. بەڵام ئەوەی دواتر قسەمان لەگەڵ کرد تورکیەکی باشی نەدەزانی، بۆیە لەگەڵ ئەو بە کوردی دەستمان بە گفتوگۆ کرد. ئەحمەد ئاراس کوردیەکی زۆر باشی دەزانی، بۆیە لە کاتی ئاخافتن و چاوپێکەوتنەکەدا لەگەڵ ئەو گوندنشینە زۆر خۆشیمان لە یەک هات. لەوێ سەروبەندێدا موختاری بوجاک هەواڵی بۆ ناردین کەی لێرە دەڕۆن و بەو پێیە هیچ دۆست و ناسیاوێکمان لێرە نییە، ئایا شەو لەکوێ دەمێننەوە؟ لە وەڵامدا ئەو برادەرەی کە بە کوردی گفتوگۆمان لەگەڵ دەکرد هاتە دەنگ و گوتی: من ئەو برادرانە دەبەمەوە لای خۆمان و دەبنە میوانی من، بەیانیش هەر خۆم ڕێوانیان دەکەم. ئێوارە لەو ماڵەی میوان بووین، گوندنشینەکان ئەو بۆچوونانەی خوارەوەیان پێگوتی. کاتێک موختار بە ئێمە گوت ئێوە سیخوڕن، ئەوەی ڕاستی بێ هیچ خۆشیمان لێ نەهاتن، وەلێ دواتر بینیمان ئێوە دەستان کرد بە ئاخافتنی کوردی. بۆیە هەستمان بەوە کرد ئێوە زۆر لە ئێمە نزیکن. هەروەها دەربارەی سیخوڕبوونی ئێوە موختار دەیگوت لە پارێزگار و قایمقامیەتەوە هەواڵمان بۆ هاتووە لەو بارەیەوە، وەلێ ئێمە لە ناو خۆمان بیرمان کردەوە ئەگەر ئەوانە سیخوڕبن چۆن تا ئێرە هاتوونە. لە کاتێکدا لە ئاستێکی باڵای کارجێڕیەوە هەواڵیان لەو بارەیەوە هەیە، بەڵام دەبێ ئەوەش بڵین ئەو وەڵامانەی لە ژووری موختارەوە بە ئێوەمان گوت سەرلەبەری هەڵەو پێچەوانەیە، چونکە هەم لە ئێوە دەسەڵەمینەوە هەمیش لە موختار. بۆ نمونە کاتێک ئێوە لێتان پرسین ئایا لە موختار و ژەندەرمە دەترسن یان لێیان دەسڵەمنەوە، ئێمە بە نەخێر وەڵاماندانەوە، چونکە ڕاستیەکەی ئێمە لە ژەندەرمە و موختار ڕازی نین. ئەوەی ڕاستیش بێت لەبەر ئەوەی موختار خۆشی لە ئێوە نەهات، ئێمە ئێوەمان کەوتە بەردڵ
کاتێک موختار بە خراپە دەستی بە درۆ دەلەسە کرد ئێمە گوتمان بە دڵنیاییەوە ئەوانە شتێک دەزانن بۆیە با میوانداریان بکەین و شەو لای ئێمە بمێنەوە تا بزانین بە تەواوی بۆچی هاتوونە و چی دەکەن لەوەش دڵنیا بووین ئێوە لە بەرژەوەندی ئێمە خەبات دەکەن چونکە ئەگەر لە بەرژەوەندی ئێمە کارتان نەکرد بە دڵنیاییەوە پارێزگار و قایمقام و موختار لە هەمبەر ئێوە نەدەوەستانەوە دوای دەرچوونمان لە گوند کاتێک لە باڵەخانەی پارێزگا ئەو مامەڵە خراپەی ئەوێمان بۆ پارێزگار باس دەکرد لەپڕ لە دەرگاوە پۆلیسێکی دۆسیە لە دەست بە ژوورێ کەوت بەتی لە چاوێک سەیری کاغەزەکانی دەستی پۆلیسم کرد و زانیم بەشێکی لەو پرسیارانە پێک هاتووە کە ئێمە لە دانیشتوانی ناوچەکانمان دەکرد ڕاپرسیەکەی ئێمە نزیکەی 11 تا 12 ڕوپەل بوو بۆ ئەوەی پەرت و پڵاو نەبێت لە لاپەڕەی پێشەوە و دواوەی بە شێوەی نوشتانەوەی سێگۆشەیی لای ڕاستی سەرەوە بە کاغەزی ڕەنگاوڕەنگ پەڕەکانمان نوشتان بوو و بە دەمبوسێکیش ڕاگیرمان کرد بوو بۆیە هەرزوو کاغەز و پرسیارەکانی خۆمان ناسیەوە بەڵام هیچ خۆم شێلو نەکرد پارێزگار لەسەر مێزەکەی بەردەمیەوە بە خێرایی چەند ڕستە و شتێکی لەسەر نووسی و بە پەلە پرۆزەدایەوە دەست پۆلیسەکە دواتر بۆم ڕوون بۆەوە پۆلیس بە ئۆپەراسیۆنێکی نهێنی دوای دەرچوونی ئێمە لەو میوانخانەی لێمابووینەوە لە ڕێگای کەسێکەوە چوونەتە ژوورەکەی ئێمە و ڕاپرسیەکەیان لێبردبووین بەپێی پلانی دانرا و قەرار بوو بەر لە مێردین توێژینەوەکەمان لە نسێبین دواتر لە جزیرێ بکەین هەروەها لەو بڕوایەشدا بووین پێویست ناکاتەواوی ڕووپە لە کۆپیکراوەکانی ڕاپرسی لەگەڵ خۆمان بگێڕین چونکە هەم بارگرانی بوو هەمیش کارەکەی لێهێواشتر دەکردینەوە بۆیە بەشێکیمان لەو هۆتێلە جێهێشت بوو کە لێی دەماینەوە بۆیەش تەنیا ئەو ژمارەیەمان لە نوسخەکانی ڕاپرسیەکە برد کە بۆ شارەدەی نسێبین تێری دەکرد ئەوەی دیکەمان لە میوانخانەکەی مێردین جێهێشت بوو بەوێ شێوەیە کاتێک ئێمە لە نسێبین بووین پۆلیس و میت چوو بوونە میوانخانەکە و کارگێڕی ئەوەیان ناچار کردبوو تا ژوورەکەی ئێمەیان پێ بڵێن بۆ ئەوەی ڕاپرسیەکەمان لێ ببن ئەو کارە لە کاتێکدا بوو کە ئێمە بەر لە هەر شتێک پرسیارەکانی ناو ڕاپرسیەکەمان بە پارێزگار پیشاندا بوو بەڵام پارێزگار بۆ ئەوەی بزانێ ئایا تەواوی ئەو نوسخانەی لەگەڵ خۆمان هێناوە وەکو ئەوەیە کە ئێمە پێمان پیشاندا بوو بڕیاری کردەوەیەکی ئاوای دەرکرد بوو لە کاتێکدا پرسیارەکانی ناو ڕاپرسیەکە زۆر کراوە و ئاشکرا بوون بە شێوەیەک هەر کەسێک بیویست با دەمانتوانی دانەیەکی پێ بدەین لە ئەنجامیشدا کاتێک پشتمان لە مێردین کرد و ڕۆیشتین چووینە لای ئەوەی دزیەکەی بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیس کردبوو وەک هەڵوێستێک دانەیەکمان بۆ بەجێهێشت ئەویش لە وەڵامدا بە حەسرەتەوە دوای بینینی وێنەیەکی لە بەرگیراوەی ڕاپرسیەکە گوتی بۆ ئەو ڕاپرسیە نهێنی و تایبەت نەبوو ئێوە چۆن دانەیەک لێرە جێدەهێڵن لەوێ دەمێدا نسێبین قەزایەکی زۆر بچووک بوو لەوێ میوانخانەیەکی بچووک هەبوو لە گوندەوارەکانی نزیک سنووریش کارمان کرد و ڕاپرسیەکانمان پڕ کردەوە لە گەڕانەوە هەم دیسان سەبارەت بە پرۆژەی توێژینەوەکەی ئەوێ زانیاریماندایە پارێزگار و پلان و پرۆگرامی داهاتووی خۆمان بۆ باس کرد پێشمان ڕاگەیان کە بەرەو ناوچەی شڕناخ لە جزیرە و قیلابان دەچین وەلێ پارێزگار زۆر ناڕەحەت و شڵەژانی لە ڕوخساری دەرکەوت دوای ئەوەی گوێ لە پلانی جوگرافی توێژینەوەکەمان بوو لە ڕێگای شڕناخەوە مەچنە شەمزینان بە ڕێگای چواردەوری دەریاچەی وانەوە بڕۆنە شاری وان دواتر بڕۆنە جۆلەمێر لە نێوان شڕناخ و قیلابان ڕێگا نییە بۆیە ناچاری ئەوە دەبن بە پیادە ڕێبکەن جا لەوێش بەردەوام ترسی ئەوە هەیە ئەشقیا و ڕێگر یەخەتان بگرن و تووشی بەڵایەکتان بکەن پارێزگار ئاوای پێکوتین کەچی لە نێوان قیلابان و شڕناخ ڕێگا هەبوو وەلێ ڕێگایەکی خراپ ئەو شۆفیرەی گرتبوومان سۆزی ئەوەی پێدابووین ئێمە بگەیەنێتە ئەوێ بەڵام کرەیەکی زۆری لێداوا کردین کرەیەکی زۆریش خەیاڵی ئێمە لەسەر هەڵبژاردننی ڕێگای شڕناخ سوور بووین چونکە لەلایەک کاتمان کەم بوو لەلایەکی دیکەش پێداگیریمان لەسەر ئەوە دەکرد ناتوانین 4-5 ڕۆژ بە سوڕانەوە بە دەوری دەریاچەی وان کات بە فیڕۆ بدەین بۆیە جەختمان لەوە دەکردەوە کە دەتوانین ڕێگا 50 کیلۆمەتریەکەی نێوان شڕناخ و قیلابان بەپێ ببڕین جا سەبارەت بە مەسلەی ڕێگرەکانیش گوتمان چ پارەیەکی وامان پێ نییە سا ئەشقیا ڕێمان پێ بگرن چیمان لێ دەکەن دووجار لەگەڵ پارێزگاری مێردین قسەمان کردبوو لە دانیشتنی یەکەمدا هەردوو هاوڕێی قوتابیم ئەحمەد ئاراس و جاوید گۆکتورکیشم لەگەڵ بوو ئەحمەد ئاراس کورد بوو جاوید گۆکتورکیش تورک لەوێ دانیشتنێدا لە کاتی گفتوگۆکەماندا لە ئاریشەکانی تورکیاوە دەستمان پێکرد و دواتر هاتینە سەر کێشەکانی دەڤەری ڕۆژهەڵات و پرسگرێکی قوتابیان بەڵام لە دانیشتنی دووەمدا من تەنیا بووم چونکە ئەوان نەیان ویست بوو لەگەڵم بێن
لە دانیشتنی دووەمدا پارێزگار زۆر لەسەر ئەحمەد ئاراز وەستا چونکە ئەو لە ڕووی جەستەییەوە هەرزوو کوردبوونی خۆی بەیان دەکرد. لەلایەکی دیکەشەوە کوردیزانێکی زۆر چاک بوو، بۆیە لە ماوەیەکی کورددا سەرنجەکان دەکەوتنە سەر ئەو. لە سەروبەندی توێژینەوە مەیدانیەکەمان لە مێردین ئەحمەد ئاراز لەو چایخانە و قاوەخانانی گفتوگۆی لەگەڵ بەشێک لە دانیشتوانی ئەوێ دەکرد، پرسیاری کامەران بەدرخان و جگەرخوێنی لە خەڵکەکە کردبوو. ئەو دەیویست سەبارەت بەو کەسایەتیانە هەندێک زانیاری و هەواڵ کۆبکاتەوە، وەلێ ئەو پرس و وەڵامانە بە هەر شێوەیەک بوو بێ گەیشت بووە دەست ڕێخستنەکانی میت و بەڕێوەبەرایەتی پۆلیس. بویە پارێزگار بەردەوام لەو بارەیەوە ئەوەی دووپات دەکردەوە کە ئێوە لە لادێکان بە کوردی قسەتان کردووە، بەوەش نەوەستاون و هاتوون سوال و سۆراخی ناپاکێکی نیشتمانی وەک کامەران بەدرخان دەکەن کە دۆسیەکانی تۆمەتبارکردنی بە گەورەکانیش هەڵناگیردێت. بە تایبەتیش بەو شێوەیە باسی ئەحمەد ئاراسی دەکرد. تۆ کەسێکی لەسەر ئەستۆی دەوڵەت خوێندوتە و نیشتمان پەروەری، وەلێ ئەو قوتابیانەی لەگەڵتن بە تایبەتی کوردەکە هیچ پێ ناچێت ئاوا بێت. کاتێک چوینە جزیرێ قایمقامی شارەکە حەسەن چاکرم لە سەردەمی خوێندنی زانکۆوە دەناسی. ئەو قۆناغێک پێش من بوو کە یەکدیمان بینی منی بیر هاتەوە، بەڵام هیچ هاوکاریەکی نەکردین. لە شڕناخەوە بەرەو قیلابان ڕێمان کرد، لەوێشەوە هەم دیسان بە پێ چوینە ئەلکێ. ڕێگاکانمان نزیک سنووری نێوان تورکیا و عێراق بوو. بە شێوەیەک دەنگی تەقاندنی تۆپەکانی ئەو دی و سنوور دەگەیشتە گوێچکەکانمان، چونکە جەنگی نێوان کورد بە سەرکردایەتی بارزانی لە هەمبەر حکوومەتی عێراق بەردەوام بوو. ڕێگای نێوان قیلابان و ئەلکێ هەورازێکی سەخت بوو. نەعیم تیراڵی قایمقامی ئەلکێم دەناسی، چونکە ئەویش هاوڕێی خوێندن و هاوپۆلم بوو. بەر لەوەی بشتم دەمزانی ئەو هاوڕێیم لەوێ قایمقامە، بۆیە ویستم سەردانێکی بکەم. لەوێ دەربارەی عەشیرەتەکان پرسیارێکم لێ کرد، بە بیانووی ئەوەی نهێنی دەوڵەتە وەڵامی نەدامەوە. دواتر لە ماڵەکەی نەعیم تیراڵی بووینە میوان، خێزان و منداڵی نەبوو. جاکاتێک ئێمە لای ئەو بووین پارێزگار تەلەفۆنی بۆ کرد و دڵنیام سەبارەت بە ئێمە شتی خراپی گوت. هەر لە سەردەمی ئامادەییەوەش ئەرۆڵکنگی داواکاری گشتی کۆماری ئەلکێم دەناسی. ئەو پۆلێک پێش من بوو، ئیدی لەوێەوە بەڕێکەوتین و چوینە جۆلەمێرگ. 5. هەمان ڕێگریەکانی پێشوو لە جۆلەمێرگیش هاتە پێشمان. پارێزگار بۆ ئەوەی پێشگیر بێت لە بەردەم چوونمان بۆ شەمزینان 1001 بەهانەی دۆزیەوە. حسێن ئۆغوتچەنی پارێزگار لە نێوان ساڵانی 1965 تا 1966 لە یەکێک لە قەزاکانی ئەرزە ڕۆم قایمقام بوو. ئەویشم لەوێ دەمیەوە دەناسی و ئەویش منی بیر هاتەوە. 6. بەڵام لە شاری وان نووری باباجانی پارێزگار ئاماژەی بەوە کرد تا لە وەزارەتی ناوخۆوە ڕێپێدان نەهێنین بە هیچ شێوەیەک ڕێگا بە ئەنجامدانی بڵاوکردنەوەی ڕاپرسیەکەتان نادەم. لە کاتێکدا بۆ ئەنجامدانی بەشی مەیدانی هیچ توێژینەوەیەکی زانستی پێویستی بە ڕێپێدانی وەزارەتی ناوخۆ نەبوو. ئێمەش تەنیا ئەو نووسراوەمان پێبوو کە سەرۆکی زانکۆی ئاتاتورک بۆ پارێزگاکانی نووسی بوو سەبارەت بە هاوکاریکردنی ئێمە لە شارەکانیان. پارێزگار بەرامبەر بە نووسراوەی بەردەستمان گوتی من سەرۆکی زانکۆ و مانکۆ و پرۆفیسۆر و شتی واناناسم، دەبێ ئێوە ڕێپێدانی وەزارەتی ناوخۆتان پێبێت. لەوێ ئەو شتەی بووبووە هۆی ئەوەی نیشانەی پرسیار لەسەر پارێزگار دروست بکات ئەوە بوو. لە کاتی توێژینەوەکەی ئێمە بەشی توێژینەوەی پەیمانگای ناسنامەی زانکۆی حاجەتەپا لەسەر ئاستی تورکیا سەرقاڵی گشتپرسیەک بوو. وا ڕێک دەکەوت لە هەندێک شوێن لەگەڵ ئەوانەی گشتپرسیەکەیان دەکرد تووشی یەک دەبووین و بە یەکەوە کارمان دەکرد. ئەوان بۆ کارەکەیان بەڵگەیەکی وەزارەتی ناوخۆیان پێبوو کە واژۆی وەزیری ناوخۆی بەسەرەوە بوو. بەڵام سیر ئەوە بوو لە نووسراوەکە هیچ هێمایەکی ڕێگەپێدان نەنووسرا بوو. تەنیا ئەوە نەبێ داوای ئەوەی لە پارێزگاکان دەکرد تا کار ئاسانیان بوو بکەن. بۆیە بە پشتبەستن بەو بیرکردنەوەیە پارێزگار دەیگوت دەبێ بۆ کارەکەتان ڕێگاپێدانی وەزارەتی ناوخۆ لەگەڵ خۆتان بهێنن. 7. سەبارەت بە وەڵام و ڕێگریەکانی پارێزگار و ئەو بربەستانەی تا ئەوسا هاتبووە پێشمان هەستان بە نووسینی مەکتوبێک بۆ سەرۆکی زانکۆی ئاتاتورک. لە نامەکە ئاماژەم بەوە کردبوو سەرجەم پارێزگار و قایمقام و موختارەکان ڕێگری لە ئەنجامدانی کارەکەمان دەکەن و هێزەکانی پۆلیس و خەڵکمان لێهان دەدەن، بەوەش ناوەستن و پرۆپاگەندەی ناڕەوامان بۆ هەڵدەبەستن. هەروەها ئاماژەم بەوە کردبوو سەرباری ئەوەی ئێوە نووسراوتان بۆ کار ئاسانی شۆلەکەی ئێمە کردووە و پارێزگارەکانیش ئاگاداری هاتنمانن، بەڵام ئەمە هیچی لە پێشگیریەکان کەم نەکردووەتەوە، بەڵکو بە پێچەوانەوە لە هەندێک شوێن بووەتە کێشەش بۆمان. دەمەوێت لە خوارەوەش تەواوی ئەو نامەیەتان بۆ بنووسمەوە کە لە 13/1968 لە پارێزگای وانەوە بۆ سەرۆکی زانکۆی ئاتاتورکم نووسی. 1.
لە بەرواری هەشتی حوتی 1968 توێژینەوەکانی کیلیس و نسێبین و جزیرێمان تەواو کرد. دووەم، پارێزگاری جۆلەمێرگ و وان ئاماژەیان بەوە کرد ئەنجامدانی توێژینەوەی کۆمەڵایەتی لەوێ مەترسیدارە و ڕێگا بە کارکردنتان نادەین. سێیەم، پارێزگاری وان پێی گوتین بۆ ئەنجامدانی توێژینەوەیەک لە دەڤەرەکەدا نووسراوێکی سەرۆکی زانکۆ بەس نییە. چوارەم، لەوە گەڕین پارێزگارەکان هیچ هاوکاریەکیان نەکردین بەڵکو بە پێچەوانەوە تەگەری زۆریان خستە سەر ڕێی کارەکەمان. پێنجەم، لە مێردین پارێزگار و قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان ئێمەیان وەکو سیخوڕ بە خەڵکەکە ناساند بوو، وەلێ ئەو بۆشایەی لە ئەزەلەوە لە نێوان خەڵک و حکوومەت هەبووە جارێکی دیکەش لەوێ خۆی دووپات کردەوە. دانیشتوانی ئەوێ ئێمەیان بەتەنیا جێنەهێشت و لە ماڵەکانی خۆیان میوانداریان کردین. شەشەم، هەڵوێستی ئەو پارێزگارانە لە قەزا و ناحیەکانیشیان دووبارە بووە. هەفتەم، لەبەر ئەوەی ناوچەکە بە کوردی دەپەیون و لە بارزانی نزیکن بۆیە بە تۆمەتی هەستیاری دۆخی ناوچەکە ڕێگریمان لێکرا. هەشتەم، بەڵام چەند خاڵێک هەیە کە ترسی لە دڵی پارێزگارەکان چێ کردووە و بووەتە ڕێگرێکی سەختی توێژینەوەکە. 1. بەهۆی کاری قاچاقیەتیەوە هەندێک کەس و لایەن هەن بە میلیۆنان لیرە قازانج دەکەن. 2. فەرمانبەرانی حکوومەت لەگەڵ قاچاقچیەکان بەیەکەوە کار دەکەن. جا یان پۆلیس و ژەندەرمە هاوبەشی کارەکەن یانیش دادوەر و داواکارە گشتیەکان، چونکە ڕێبۆ ئەو کارە خۆش دەکرێ و ئەوەش بە ئاشکرا دیارە. 3. ڕۆڵ و بوونی عشیرەتگەرایی بە درێژایی سنوور زۆر بەهێزە، ئەوەش لەلایەن خێزان و خزم و دۆستانەوە پشتگیری دەکرێت. بۆیە وەک چۆن بیرۆکەی پارتی سیاسی گرنگ نییە لایەن بە هەمان شێوە کارگێڕانی دەوڵەت لەوانە پارێزگار و قایمقام و دادوەر و داواکاری گشتیش زۆر لاوازن و بەرامبەر بە هێز و توانای عشیرەت دەستەوەستان ماونەتەوە. 4. ڕێگایەک نییە بە ڕێگا بچێ و قیرتاو کرابێ. 5. هیچ وەبەرهێنانێک لە ناوچەکە نییە. 6. ژێرخانی سیستەمی فیۆدالیزم بە هەموو توانای خۆی لەوێ بوونی هەیە. ڕێژەی ئەو کەسانەی هیچ پارچە زەویەکیان نییە بەرامبەر ئەوانەی 12 تا 18,000 دونم زەویان هەیە زیاتر 65% دانیشتوانەکە پێک دەهێنێت. 7. زۆربوونی ژمارەی دانیشتوانی ئەوان واران بە شێوەیەکی خێرا و زیادبوونی ڕۆڵی تراکتۆر لە کشت و کاڵکردن بە دڵنیاییەوە ئەو پێکهاتە کۆمەڵایەتیە دەگۆڕێت. 8. تاکەلایەنێکی فەرمی کە پەیوەندی لەگەڵ خەڵک هەبێت ژەندەرمە و ئەو فەرمانبەرانن کە باج و سەرانە کۆ دەکەنەوە. دروستبوونی ڕێگر و ئەشقیا ئەنجامی شێوازی کارژێڕی ڕێخستنی ناوچەکەن، واتە ئەوان دژی خەڵک نین بەڵکو دژی ئاغاکان دەنگیان بەرز کردووەتەوە کە لەگەڵ دەوڵەت کار دەکات. 9. بە درێژایی سنوور پەیوەندیە ئابووری و کۆمەڵایەتیەکان هی ئەو دیون. 9. بەوردبوونەوە لەو خاڵانەی لەسەرەوە باسم کرد لەوە تێدەگەین بۆچی دەڵێن ناوچەکە دەڤەرێکی هەستیارە بۆ توێژینەوەی کۆمەڵایەتی. 10. ئاگاداری هەموو هەنگاوێکی خۆمم کە چۆنم هاویشتووە و هەموو قسەیەکشم بە حیساب و کتاب کردووە، قوتابیە هاوکارەکانیشم بە هەمان شێوە. وەلێ وەک ئەو ڕاستیانەی لەسەرەوە نووسی و من کەسێکی ئەکادمی لەو بارەیەوە چ قەباحەتێکی دەبێ هەبێ. 11. بەیانی بەرەو بەیازت بەڕێکەوتین لەوێشەوە دەچمە دووخوڕ. لەوێ ناچمە لای پارێزگاکان تا داوای هاوکاریان لێ بکەم، بەڵکو پێیان دەڵێم لە ناوچەکانیان دەست بە ئەنجامدانی توێژینەوە دەکەم. جا ئەگەر ڕێگام پێبدەنیاننا من بە دڵنیاییەوە توێژینەوەکەم تەواو دەکەم. 12. لە گەڕانەوەم بە توێژینەوەیەکی فراوانەوە هەموو شتێک باس دەکەم. 13. تا ئێستاش ئەو ناوچانم تەواو کردووە: ئەرزڕوم، مەلادی، ئەنتاب، کیلیس، قیلابان، ئەلکێ، جۆلەمێرگ، گەڤەڕ، ئەلباک، وان. لەوان ڕێگایاندا بە ئامڕازی جیاجیا ڕێمان تێی کردووە، هەندێک جار بە مانتۆرسکیل یاخود بە پیادە لەگەڵ ڕێزم. 8. دوای نووسینی ئەو نامەیە بەرەو ئاگری کەوتینە ڕێ، وەلێ لەوێ چاودێری و بربەستەکانی هێزەکانی ئاسایش زۆر خەستتر بوو. نامی قسەزگینی پارێزگار هەم دەیەویست بەرامبەر ئێمە خۆی بە کەسێکی چاک پیشان بدات، هەمیش لە پشت ئێمە هەموو هێزەکانی پۆلیسی دەخستە کار بۆ ئەوەی چاویان لەسەر ئێمە بێت. پۆلیس بە بێوەستان لە هۆتێل و ڕێستورانت و چایخانە و ڕێگا و بانەکانیش بەدواوەمان بوون، بەڵام لەبەر ئەوەی کەسی زۆر چالاک و زیرەک و پڕزانیاری نەبوون هەرزوو کەشف دەبوون و دەمانزانی پۆلیسن و بەدوای ئێمەوەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر وازیان لێ نەدەهێنین. 9. لە بازیت بە تەواوی وردەکاریەوە دۆخەکەم لە قایمقام گەیاند. ئەوەم بۆ ڕوون کردەوە کە پرۆژەکەمان کارێکی تەواو زانستیە و هیچ نیەت خراپیەکی بۆ هیچ لایەنێک تێدا نییە. بۆیە لە ماوەی ڕابردوو لە کاتی کارکردن زۆر چاودێریەکی ناشرینیان کردوین، چونکە جگە لە مافی ئازادی کاری ئەکادمیمان ئازادی تاکە کەسیشیان پێشێل کردوین.
زۆری و کەمی لێنەکەم چیمان بەسەر هاتبوو هەموویم بۆ باس کرد. پاشان لەگەڵ قایمقام ئەو گوندانەشمان لەسەر نەخشە هەڵبژارد کە بەنیاز بووین ڕاپرسیەکەی لێ بڵاو بکەینەوە. بەڵام سەرباری ئەوە قایمقام درێغی نەکرد لە ناردنی سیخوڕ بە دوامانەوە. بە شێوەیەک لە هەر لادەیە کە بۆی چوین هەر کەسێک کە قسەمان لەگەڵی کرد لە دوای ئێمە لێکۆڵینەوەی لەگەڵ کرا تا بزانن چیمان لێ پرسیون و چیان وەڵام داینەوە. ئەو زانیاریەشمان 2 مانگ دوای ئەنجامدانی توێژینەوەکە لە گوندنشینەکانەوە زانی. لە ڕێگای ئەو قوتابیانەی خەڵکی گوندەوارەکانی ناوچەکە بوون. ئەوان دوای ئێمە چی ڕوویدا بوو هەمویان بە وردی دەگەیاندە ئێمە. یەکێک لە ڕێگریە سەیرەکان لە قارس ڕوویدا. ئەو وردەکاریانەی بە قایمقامی بازیدم گوت لە قارس هەمان شتم بە پارێزگاری ئەوێش گوت. ئەوەم بۆ باس کرد کە چاودێری کراین. لە کاتێکدا نازانین بۆ ئەو کارەیان کرد. لە کاتێکدا مافی ئەوەیان نییە ڕێگری لە ئەنجامدانی توێژینەوەکەمان بکەن. لە وەڵامدا پارێزگار گوتی لەو شوێنانەی بۆی چوون بە کوردی قسەتان کردووە بۆ ئەمەش بەڵگەی سەلمێنراو لەبەردەستە. یوسف زیا ئەرئۆغڵووی پارێزگاری قارس ساڵی 1955 قایمقامی ناوچەی ئیسکلیب بوو. لە قۆناغی ناوەندی بووم و ئەوی ژوانەی زمانی فەڕەنسی دەگوتەوە. لەوێ دەمێوە ئەوم دەناسی. من لە ساڵی 1954 دەرچوو بووم و خوێندنی قۆناغەکەم تەواو کرد بوو. قوتابیانی دوای ئێمە یوسف زیا ئەرئۆغڵوو باشتر دەناسن. سەردەمی مامۆستایەتی ئەوێ دەمێشم بە بیر پارێزگار هێنایەوە. بەڵام خۆی لێنەبان کرد و ئەدگاری ڕەقی و زەبری دەموچاوی شل نەکردەوە. لە وەڵامی ئەوەی بۆچی بە کوردی قسە دەکەین ئەوەم بۆ ڕوون کردەوە کە ناچارین لەوان ناوچان بە کوردی بەئاخفین. بۆ ئەوەش هەر دەبێت چاوپێکەوتن و دیدارەکان بە کوردی بێت چونکە خەڵکەکە تورکی نازان و گوندەوارەکانی سەرسنوور زۆربەی زۆریان تەنیا دەتوانن بە کوردی قسە بکەن. لە وەڵامی ئەمەشدا پارێزگار گوتی مادام وایە بڕۆنە ئەو لادێیانەی تورکی دەزانن لەگەڵ ئەوانە بدوێن کە تورکی دەدوێن. سا ئەگەر گوندەواریەکانی سەرسنوور بە کوردی دەپەیون بڕۆنە لادێکانی ناوەڕاستی ئانادۆڵ یان ڕۆژئاوای ئانادۆڵ بۆ ئەوەی توێژینەوەکەتان بکەن. جا لە هەمووی خۆشتر پارێزگار لە هاوکاری ئەو قوتابیانە تێنە دەگەیشت کە لەگەڵ من ڕاپرسیەکانیان بڵاو دەکردەوە و ئالیکاری منیان دەکرد. بۆیە لەو بارەیەوە هاتە قسە و گوتی باشە ئەوە لە تۆ گەیشتین کە توێژینەوە دەکەی. ئەی ئەو دوو کەسەی لەگەڵتن چین؟ ئەوانیش وەک تۆ توێژینەوە دەکەن هەر یەکە و بالێکۆڵینەوەی خۆی بۆ خۆی بکات. دواتر بەو شێوەیە درێژەیدایە. ئایا پەیوەندی نێوان ئاغاکان و سۆسیالیزم چییە؟ لە کاتێکدا هیچ دۆخێک لە گۆڕێ نەبوو بۆ پرسینی ئەو سوالە. کاتێک لە بازیدەوە هاتینە قارس لە ئیدر خالید گونەشمان بینی. ئەوسا خالید قوتابی کۆلێژی کشت و کاڵ بوو. لەگەڵ ئەو تا قارس بەیەکەوە چوین. لە ناو شاریش هەندێک بەیەکەوە سوڕاینەوە. ئەوەش ببووە هۆی ئەوەی سەرنجی هەواڵگری بۆ لای خۆی ڕاکێشێت. دوای ئێمە لێیان پرسی بوو ئەوان سێ کەس بوون بۆچی بەگەڵیان کەوتی. ئەویش لە وەڵامدا گوتبووی لە ئیدر ئەرکیان پێسپاردم تا چاودێریان بکەم. لەوێش سەرباری ئەوەی هەموو شتێکما بۆ پارێزگار باس کرد بەڵام ئەویش درێغی نەکرد لە ناردنی سیخوڕ بە دوامانەوە و ئەوەندەی لە دەستیان هات ڕێگریان لێکردین. بۆ نمونە بۆ چوونە ناوچەی دووخوڕ پێویست بوو لە ئەردەخانەوە تێپەڕین. لەبەر ئەوەی هیچ ترۆمبیلێک نەبوو ڕاستەوخۆ لە قارسەوە بچێتە دووخوڕ بۆیە بەناچاری دەبوو بچینە ئەردەخان. پارێزگار تەلەفۆنی بۆ تەواوی ئەو قایمقامانەی سنووری پارێزگاکەی خۆی کردبوو هەر لە ناو ترۆمبیل لە شوێنی پۆلیس قایمقام و فەرماندەی ژەندەرمە پێشوازیان لێکردین. قایمقام ئەوەی لە توانایدا بوو خەڵکی دژی ئێمە هاندا و بە ئاشکرا دەیگوت من سەر بە پارتی عەدالەتم جابڕۆنە لای پارێزگار سکاڵام لێ بکەن. چونکە وای دەزانی بە لۆمەلێکردنی پایەی لای پارێزگار بەرزتر دەبێتەوە. چونکە پارێزگاریش ئەندامێکی تۆخی پارتی عەدالەت بوو ئەمەشی بە شانازیەوە دەگوت. لە ئەنجامدا توێژینەوەی سۆسیۆ ئیکۆنۆمی ناوچەکانی سەرسنوور لەگەڵ هەموو ئەو ڕێگریانەی هاتە بەردەمی بەوەی چیان لە دەستهات کردیان و درێخیان لە ڕێگریکردنمان نەکرد. لە کاتێکدا بۆ دەستەیەکی دیکە کە توێژینەوەی کۆمەڵایەتیان لە هەمان ناوچە دەکرد زۆر کار ئاسانیان بۆ کرا. بە شێوەیەک ترۆمبیلیان بۆ دابینکردن و میوانخانە و شوێنی مانەوەشیان پێدان. چونکە ئەوان ڕێگاپێدانێکی ڕێخستنەکانی پلاندانانی دەوڵەتیان پێبوو بە واژووی سەرۆکوەزیران سولێمان دەمیڕەڵ. لەبەر ئەو کردەوە نایاساییانەی پارێزگار و قایمقام کە دژ بە ماف و دەستور بوو چوونە دووخوڕمان هەڵوەشاندەوە و گەڕاینەوە. لە کاتێکدا وەک لەسەرەوە باسم کرد ئەوان تۆمەتباریان کرد بووین بەوەی ئەو زانیاری و بەڵگانەی لە کیلیس و نسێبین و جزیرێ و شەمزینان و ئەلباک و بازید کۆی دەکەینەوە لە دووخوڕ بە ڕووسەکانی دەفرۆشین.
هەرچی بواە نەدەبوو ئاوا پێش بە ئێمە بگرن چونکە ئەمە ئەرک و کارێکی نیشتیمانی بوو دەمان کرد. هەر لەبەر ئەوە پۆلیس ڕێگری زۆری لێکردین لە چوونە دووخڕمان. لەمەشەوە ئەوەمان بۆ دەرکەوت ئەو زمان لێدانەی بەشی لێژنەی زانستی و کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی ئاتاتورک لای پارێزگار و ژەندەرمە و بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس باندۆرێکی زۆری هەبوو تەنگەبەری زۆری لە مەیدانی کار بۆ چێکردین. لە کاتێکدا ئازادی ڕادەربڕین و زانستی بەو شێوەیە لە ژێر چاودێری و سیخوڕی فەرمی بوو بێ دەبێ داهێنانی زانستی چۆن کرابێ. کاتێک ویسمان بچینە دووخڕ شۆفیری ترۆمبیلێک پێی گوتین کە دەتوانێت بمان بە بەڵام داوای کرێیەکی ئەوەندە زۆری کرد پێدانی لە توانای ئێمە نەبوو. ڕەنگە بڵێم 25 قات لە کرێی ئاسایی زیاتر بوو. جاوید گوکتورکی قوتابی هاوڕێمان لە ناوچەی دامڵە لە قەرەقۆڵی سەرسنوور براگەورەیەکی لەوێ بوو بە پلەی جێگری ئەفسەر. ئەو لە ئێمە دابڕا و چووە بینینی ئەو. لەگەڵ خۆی چەند وێنەیەکی لە ڕاپرسیەکەش برد بەڵام پاڵەپەستووەکانی سەرمان ئەوەندە زۆر بوو لە کۆتاییدا داواکاری گشتیش هاتە ناو پرسەکە. بۆیە دەربارەی ئەو هەواڵەمان دۆسیەیەکی دادگاییکردنی کردەوە بە ناوی سازکردنی پرۆپاگەندە بۆ ڕووخانی ڕژێمی دەوڵەت. بەمەوە دەویست لە زانکۆ دەری بکات. داواکاری گشتی تا ئەو سابانگەشەی ئەوەی دەکرد ئەو ڕاپرسیانی تا ئەو کات کۆکراونەتەوە تاوانن. بەڵام ئەو برادەرەمان لە بەرگریکردنەکەدا ئاماژەی بەوەدا بوو ئەو ڕاپرسیە پڕکراوانە چەند داتایەکن بۆ ژێرخانی توێژینەوەیەکی زانستی و ئاکادمی. بەو شێوەیە دۆسیەکە بڕیاری وەستانی بۆ دەرچوو. لە ئەردەخانەوە لەگەڵ ئەحمەد ئاراس بە یەکەوە گەڕینەوە. لە ڕێگا ڕادیۆی ناو ئۆتۆبوسەکە هەواڵی ئەوەی بڵاو کردەوە سوپای یەکێتی سۆڤیەت دەستی بەسەر چیکۆسلۆڤاکیا گرتووە و دووبچەکی سەرۆکوەزیرانیشی لە کار لاداوە. 20 یان 21مین ڕۆژی تەباخی ساڵی 1968 بوو.